سەبارەت بە سەردانی شاندی هەرێمی کوردستان بۆ بەغدا دانیشتن لەگەڵ شاندی بەغدا ئەمە دووە کۆبنەوەی پەرلەمانیش هاوکاتە لەگەڵ سەردانی شاندی هەرێمی کوردستان بۆ بەغدا گفتوگۆ لەگەڵ بەڕێز مەریوان قەرنی ئەندامی پەرلەمانی عێراق دەکەین کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمان دەبێت. کاک مەریوان سڵاوت لێبێت، ئەمڕۆ دانیشتنی پەرلەمان چۆن بەڕێوە دەچێت، ئەوەی کە تەرکیز لەسەر دەکرێتەوە لە پەرلەمانی عێراق زیاتر گفتوگۆ لەبارەی چیەوە دەکرێت؟ سڵاو بۆ کەناڵ 24 زۆر سوپاسان دەکەم. تەوەرەکەکانی ئەوڕۆکەی پەرلەمانی عێراقی کە گفتوگۆی لەسەر دەکەی چەند یاسایەکی گرنگی تێدا کە قرایی یەکە میلۆ دەکرێت وەرەوە هەندێکی تێدا قرایی 2 میلۆ دەکرێت. لەو یاسای گرنگانەی کە تێداەوە بە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستانی یاسای شەبەکەی ئەلامی عێراقیە، تۆڕی ڕاگەیاندنی عێراقی. لەلای بەڕێستان ناشکەوە چەند ڕۆژی ڕابردوو ئەو یاسا پێویستی بە گۆڕانکاریەکەیە، پێویستی بە گۆڕانکاری هەیە ئەو یاسایە و داڕێژنەوەی سەر لەمێ بکرێتەوە و گرنگیشی هەیە بە هەرێمی کوردستان بە تایبەتی لە پاژۆ چەند ڕۆژی ڕابردوو کە لە جەریدەی ئەسەباح کە باسی هەڵوەشانەوەی هەرێمی کوردستانی کردیە کە ئەوە نادوستوریە. دەبیت لێرە ڕامە کار لەسەرەوەی بکرێن ئەو تۆڕ میدیایانە بە دەوڵەتی بکرێتەوە، دەوڵەتی عێراقی بکرێتەوە، نابی هەر گروپەک و نادوستوریانە باسی و بابەتانە بکرێت. بابەتی تۆری گرنگی دومەوەیە ئەنجومەنی انتخاباتی ئەنجومەنی محافەزاتە. لێرانە گرنجەکەیەوەی لۆمەیە کەرکووکە بە نسبەت کورد کەرکووکە، ئەویش کەرکووک دەبی هەڵبژاردنی لێ ئەنجام درێتن بە تایبەتی لەلای جەنابتاڕ و ناشکرا لە پاش 16 ئۆکتۆبەری 2017 زاهیرەکی چەکداری سەربازی هەیە لە ناو کەرکووک زمینی کارنامەی محەممەد شیع سوودانی و ئەتیفاقی دارەی دەولا دەبی ئەو زاهیرە نەکرێتن و انتخاباتیش لێندەر ئەنجام درێت. بابەتی سێمەژی زۆر گرنگە بەنسبەتە بە بابەتی ئەحسایە، ئەوە کاری لەسەر بکرێتن و ئەحساش بکرێت سەرتاسەری عێراق تا بزانین ڕێژە و ڕێژەی کورد لە تەزبیت کرێت، نەک بگەینەوە ساڵانی ڕابردوو و تەزبیت بکرێ ئەو ڕێژەی. باشە. کاک مەریوان، ینی ئەمڕۆ هەر لە دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراقدا ینی خوێندنەوە بۆ پرۆژە یاسای ئەنجومەنی پارێزگای عێراق خوێندنەوەی بۆ دەکرێت، بێگومان ئەنجومەنی پارێزگاکان مەبەستمە، یعنی ئەگەر پەسەندکرا پێشبینی دەکەی کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام بدرێت ئەم ساڵ؟ دەبی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێتن ئەنجام درێتن لەبەرەوەی لە زمینی کارنامەی حکوومەتی عێراقیەوە هەرەوە ئەتیفاقی دارەتی دەوڵەتە، بەڵام بەنسبەت ئێمە کورد بە مەرجەکە ئەوەیە گەڕانەوەی کەرکووک لە حالەتی طبیعی خۆی پێشی 16 ئۆکتۆبەر کە ئەو حالەتانە لە پاش ئەو ساڵانی ڕابردوو لە ڕزایڕەشی چەکداری و سەربازی گەلێک زۆر لە ناو کەرکوچێ دەبی ئەو زاهیرەیەکەم بکرێتەوە ئەوجا هەڵبژاردن لە کەرکوچێش بکرێت. ئەوەش ئەوەیە لەلاو بەرنامەی کاری حکوومەتیشە کە ئەو زاهیرەی چاپکرێتەوە نزمی اتفاقی دارەی دەوڵەتیشە. باشە. سەبارەت بە سەردانی شاندی هەرێم بۆ بەغدا ئەمە دەبێتە سێەم جار لە 11 و 19 ئەم مانگە شاندی هەرێم سەردانی بەغدای کرد، ئەمڕۆژ 23 مانگ دەبێتە سێەم جار. دانیشتنی ئەم جارە سەردانی ئەم جارە دەبێتە کۆتا سەردانی یاخود هێشتان هەر درێژەی دەبێت. ئەوەستم بۆ گەیشتنە بنبەست لە شاندی هەرێمی کوردستان. شاندی هەرێمی کوردستان بە بەردەوامی سەردانەکانی دەکاتن. ڕاستە لەو مانگای 3 جار سەردانی بەغدای کردیە، بەڵام دوێن تەمەشاکەین سەرکەوتووکەی کە ئەو شاندە بە بەردەوامی سەرکەوتوو کارەکانی ئەنجامدایە. ئەو کارانەیەوی دێتن لەسەری گفتوگۆی لەسەر دەکرێت لەگەڵ حکوومەتی عێراقی بابەتی بودجەیە، بابەتی نەفت و گازە، هەردووچی مناقەشەی لەسەر دەکرێت و مفاوەزات بەردەوامە تا ئێستا. بۆ مێدین لەو چەند ڕۆژی داهاتووە مفاوەزاتانە کۆتایی بێتن و ئەو مافانەی کە لە ئیدارەتی دەولا بەنسبەت کورد تەزبیتمان کردەوە لە کابینێ محەممەد شیع سوودانی تەزبیت کرا و سەوتی دەنجە سەدرایە لەلایەن حکوومەتی عێراقەوە جێبەجێ بکرێتن بە سەبارەت بە بودجە
سەبارەت بە مادەی 140 سەبارەت بە نەوت و گاز و بە پێشمەرگە و بە ئەحسا و هەرەوە بابەتانێ مافانەی هەموو مافەکانی ئێمە داوامان کردێ و تەزبیتیشمان کردێ لە بەرنامەی کاری حکوومەتی عێراق. زۆر باشە، هیچ بەربەستێک لە بەردەم گفتوگۆکردن هەیە لە بابەتی بودجە و نەوت و گاز. ئەمە خوازیار بکردمان توانێت بە کاتە بە وەڵامی ئەم پرسیارەدا بە بەڵام ئێستا گوتەبێژی حکوومەتی یارمەتی کوردستان باشە، هاوکارانم دەڵێ لەگەڵی بەردەوام بە ببوورە ئەگەر سەبارەت بە پرۆژە ئاسایی نەوت و گاز هیچ بەربەستێک هەیە لە بەردەم ئەوە؟ نیاز هەیە لە هەموو لایەکیکە و بابەتانە چارەسەرکرێت، بابەتی بودجێت، بابەتی نەوت و گازە. حکوومەتی هەرێمیش بەرنامەی خۆی و ئەو یاسایە کە چۆن گۆڕانکاری بکرێتن دێتن ناقشەی دەکاتن لەگەر حکوومەتی عێراقی لە پاشە بەرلەمانی دەنجی لەسەر دەدرێت. ئینشاڵڵا بەربەستانی لە پێشتیان بمێدەوارین لەو ماوەیە لە ماوەکی زوو کۆتایی پێبێت. بەڵێ ڕێز مەریوان قەرەنی ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی، سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت.